خۆشەویستان لە هەر شوێنێکن سڵاوی گەرمی ئێمەتان لێبێ بەڕێزان تەوەری ئەم جارەی بەرنمەکەمان قسەکردنە لەسەر میدیا و بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی ژنان بۆ ئەم مەبەستە میواندارێتی بەڕێز پرۆفسۆری یاریدەدەر و مامۆستای زانکۆ دکتۆرە ژیا عەباسمان کردووە. دکتۆرجان بەخێر بێ سەر چاو خۆشحاڵیم بەوەی کە ئامادەی لە تەلەڤیزیۆنی گەلی کوردستان و بەرنامەی میدیا و متمانە. تەوەری باسەکەمان قسەکردن لەسەر میدیا و تونند و تیژی دژ بە ژنان. ئەم بابەتە ئەم دیاردەیە ماوەیەکی زۆرە قسەی لەسەرەکرێ بە تایبەتی لە کۆمەڵگای کوردیە. پرسیارەوەیە لە سەرەتایە هۆکارەکانی دروستبوونی ئەم دیاردە مەترسیدارە بۆ چیە گەڕێنیتەوە؟ یەک دوو ئایا ئەو دیاردەیە بەو ئاستا لە کۆمەلگای کوردیا تەشەنەی کردووە تاکو لەسەر کۆمەلگاکەمان بکێ و کۆمەلگای کوردی بخزێنێتە ناو ئەوەی کە کۆمەلگایەکی داخراوە فەرموو. دەست خۆش بێ خۆشحاڵم لێرە لەگە بەڕێستانم ساحب ڕێزبی زۆر طبعاً سەرەتا ماگەر بمانێ بزانین تونند و تیژی دژ بە ژنان چییە هۆکارەکانی چییە. بابەتی تونتیژی دژ بە ژنان پێناسەی زۆری بۆ کراوە لە ڕووی کۆمەڵناسی لە ڕووی دەروونناسی لە ڕووی یاسایی بەڵام بەکۆی گشتی پێناسەکان ئەگەر یەکی بخەین ئەتوانین بڵین هەر ڕەفتارێک یان گفتارێکی ئازاربەخشە کە بەرامبەر بە کەسێکرێت تەنها لە بەرەوەی سەربەڕەگەزێکی دیاریکراوە گفتاریش بڵێ واتە تەنانەت ئاماژەش هەندێک جار نەڕ کردارێکی بینراوە نە قسەکردنە بەڵکو تەنها ئاماژەیە کە بەڵام ئەبێتە هۆی ئازارگانێکی جەستەیی یان دەرونی قوڵ ئیتر کورتخایان بێ یان درێژخایان بێ بە کەسەکە و چەندین جۆری هەیە زارەکی هەیە جەستەیی هەیە دەرونی هەیە ئابووری هەیە کللتوری هەیە تەندروستی هەیە زۆر بەڵێ ئاماژە هەیە بەڵێ زۆر جۆری هەیە و ئەمانە ڕەنگە لە ناو چوارچەوەی خێزانە بێ واتە لە بوارە تایبەتەکە ڕەنە لە کۆی گشتی کۆمەلگاکە بێ لە شوێنی ئیشا لە خوێندنگا لەسەر شەقام لە هۆکارەکانی گواستنەوە گاندن طبعاً هۆکارەکانی زۆرە هەنێک هۆکار هەیە پەیوەندی بە خودی ژنەکە خۆی هەیە زۆر جار ئێمە بەرگێمان کەوتوڵین باشە بۆ ژن قوبوڵێکە تونند و تیژی بەرامبەر بکرێ لە خودی ژنەکەوەیە کە قوبوڵی ئەکا یاخود خۆی دیاردەیەکی هەیە تونند و تیژی دەرحەق نەخێر هەندێک جار خۆی قوبوڵەکە هەندێک جار خۆی بە غێر مباشر ئەبێ بە هۆکارێک بۆی کە تونند و تیژی بەرامبەر بکرێ سەبارەت بۆی کە خۆی قوبوڵێکە توێژەرێکی بواری تونند و تیژی هەیە ناوی سۆگرمانە ئەم هات دراسی کرد لەسەر نزیکەی 400 راپۆرت کە لە گۆڤار و ڕۆژنامەکانە لە ماوەی 5 ساڵە لە ئەمریکا وڵاتەکانی ئەوروپا بڵاو کرابەوە سەبارەت بە کەیسەکانی تونند و تیژی دژ بە ژنان بۆی دەرکەوت کە خاڵی هاوبەشی هەموو کەیسەکان ئەوەیە کە زۆرێک لە ژنەکان حەز ناکەن کە ئەو ڕەفتاری بەرامبەریان نەکرێت تونند و تیژیە یعنی ئەوەنە بۆ بە سروشتی ژیانیان زۆر بووە ئەو ڕێژەیە بەڵێ سامپڵێکی باش بوو و خاڵی هاوبەشی هەموو کەیسەکانەوە بووە هەستیان نەکردەوە ئەو ڕەفتاری بەرامبەریان نەکرێت تونند و تیژیە چونکە بۆ بە شتێکی ئاسایی یعنی شتێکی سروشتی ژیانی ڕۆژانیان بووە هەر تیۆرێکیش هەیە لەسەر ئەم بابەتە پێوترێت تیۆری لایفستایل واتە هەر کاتێک تونند و تیژی بوو بە بەشێک لە ژیانە بوو بە ڕۆتینێکی ژیانی ڕۆژانە و بەردەوام دووبارە و کردەوە تایە ژیایت و ژیایتەوە بۆ نمونە لە ماڵی باوک لەلایەن باوکو براوە بەرامبەر دەکرێتێتە ماڵی هاوسەرەکەی لەلایەن مێردەکە بەرامبەرەکرێ بە سروشتێکی ژیانی واتە وای لێە ئیتر هەست بۆ ناکە کە ئەمە خەلەلێک هەیە ئەمە کێشەیەک ئەبێ بە مۆدێلێکی ژیانکردن بۆ ئەو کەسە وای لێت هەستی پێ ناکە کەم ڕەفتاری بەرامبەرێکرێت تونند و تیژیە ینی ئەمەنە سروشتی ئەبێت و ئەمەنە ئاسایی بێ بەلای زۆر جار پەیوەندی هەیە بۆ سترۆتایپە جەندەری کە هەر لە سەرەتای لەدایکبوونەوە لە ڕێگەی کەناڵەکانی پێگانی کۆمەڵاتیەوە دوو وێنە بەرامبەر بە پیا و ژن لە مێشکیا دروست بووە ئەم وێنانە وای لێکا کە واز بکە ئەو ڕەفتارە تونند و تیژی نیە بۆ نمونە کاتێک کە ئەو وێنەیە خرێتە بەرچاوی کە پیا و واتە شەڕانگێزی واتە پیا و بکەری تونند و تیژیە ژن واتە کەسێکی ئەوێ بە سۆز و بەخشندە و میهرەبان بێت و قوبوڵکەری تونند و تیژیەکە بێ وای لێ هەر ڕەفتارێکی تونند و تیژی کە بەرامبەرێکرێ بە ئاسایی سیرەکە باشە بۆ لەبەرەوەی کە خەریکا بێ بە سیستمی پەروەردەیەکە بەو چەشنەیە سیستەمی پەروەردەیەکە وای تێگارۆ کامە بەشی توە کەمە سروشتی ژنبوونی توە تۆ بێ بەم شێوەیە بیت ئەگەر هاتو پیاکتون تیژی بەرامبەری کردی بە مافی خۆی یعنی مافی پیاوەکەیە ئیتر یا ئەوە تا لە خەمخۆریەتی بۆ ژنەکەی یاوە تا لە خۆشەویستیا بۆ ژنەکەی واتە زۆر مبەڕێری بۆ هێنرێتەوە ئەمەیەکە لە هۆکارەکان هۆکارێکی کە زۆر جار پەیوەندی بە کەسی تاوانبارەوە هەیە
سروشتی کەسەکە توندوتیژە واتە ئەو کەسی کە بکەری توندوتیژەکە خۆی توندوتیژە لەسەرم ئەساسە کەمپ کە توێژەرێکی بواری توندوتیژیە توێژینەوەیەکی کرد لەسەر ئەو مناڵانەی کە زۆر بە توندی لەلایەن باوکودایکەوە لیانیرا بوو گەشت بۆ ئاستێک لە خەستەخانە خوێنرابوون هاو سامپڵێکی لە مناڵانە وەرگرت لە ڕێگەی مناڵانە و دراسی باوکودایکی کرد ویستی بزانێ چۆن باوکودایکە دەتوانێت دەستی بچێتە جگەرگۆشەکەی خۆی بەو شێوازە وەحشیگەریە لی بات لە کاتێکا لە گۆشت و خوێنی خۆیەتی بۆی دەرکەوت کە ئەم کەسانە لە ئەساسا ئەزمموی توندوتیژیان کردووە واتە خۆیان بە شێوازێکی توندوتیژی پەروەردەکراون واتە هەر کاتێک توندوتیژی کرا بە ئامرازێک بۆ پەروەردەکردنی مناڵ بۆی کە ڕێگەی ڕاست و هەڵی لە ڕێگەی سزادان و لە ڕێگەی چاوسورکردنەوە ترساندن و هەڕەشە لێکردن و ئازاردانی جستەوە بەکارهێنرا ئەبێ بە بەشێک لە کەسێتی ئەو مناڵە ئێمە ناڵی مناڵوەکوی سفنجوە ئەوەی کە لە مناڵی هەڵەمژێ کاتێکە گەورابێ ئەیگاتەوە ئەمیش لە مناڵی تەنها ئەو ئەسلوبە فێر بووە لەبەرەوە کاتێکە گەورەژە بێ زۆر ئاسایە کە ڕفتاری تونتیژ لەگەڵ کەسانی چواردەروکانجا ئەگەر تێبینی بکەی لە ناو کۆمەلگای خۆمانە بەداخەوە ئێڵم هەتا ئەمڕۆژ لەگەڵ ئەو هەموو پێشکەوت گۆڕانکاری کە ڕوویاوە تا ڕادەیەکیش کۆمەلگاکەمان لە هەندێک ڕۆ بەرەو پێش چووە بەڵام سیرەکەی ئێشتا دایک و باوکەکان ئیمانیان بەوە هەیە کە مناڵەکانە لە ڕێگەی چاوسورکردنەوە فێری ڕفتاری ڕاست بکەن و دووریان بخەنەوە ئاستی ئەو توندوتیژیە لە کۆمەلگای کوردیا چه زەرێکی لە کۆمەلگای کوردیەوە حتمما لەو ڕۆ زەرری لێ هەر ئەگەر ڕەبتی کەمەوە بە پرسیارەکەی کردەوە پرسیارێک لەسەرەوەی لەسەر کۆمەلگاکەمان کەوتوە بەڵێ بەدڵنیاوە لەسەر کۆمەلگاکەمان کەوتووە بۆچی لەبەر ئەوەی لە کۆمەلگایەکە ئەگەر ڕێز لە مرۆڤ نەگیرێ لە کەرامەتی مرۆڤ نەگیرێ لە جەستەی مرۆڤ نەگیرێ لە ژیان و ناوی ئەو کەسە نەگیرێ کەواتە کۆمەلگایەکە ئاستی ڕۆشنبیری زۆر نزمە ئاستی هۆشیاری نزمە ئێمە ئاستی پێشکەوتنی وڵاتەکان بەچی قیاسەکەین ئاستی پێشکەوتنی هەر وڵاتێک بۆ قیاسەکەین کە ڕێژەی کەسانی ڕۆشنبیری زۆرە ئاستی هۆشیاری بەرزە لەو کۆمەلگا کەسێک کە ڕێگەی لێ بگیرێت تەنها لە بەرەوەی سەر بە ڕێگەزێکی دیاریکراوە ڕێگەی لێ بگیرێ بخوێنێ ڕێگەی لێ بگیرێ کار بکە ڕێگەی لێ بگیرێ بگاتە پۆستێکی باڵای سیاسی ڕێگەی لێ بگیرێ بێ بە خاوەنکارێکی تایبەت بەخۆی ڕێگەی لێ بگیرێ بە تەنها بچێتە دەرەوە ئەو ڕێگریانە زۆرن لە بەردەمی ژنان با بڵین بە تایبەت ژنە بەڵێ هەتا ئێستاش لە هەندێک شوێنە ئێمە بەرچاوانە پێدوانیە بۆ نمونە ئەوانەی کە سێکتەری تایبەتن کردەکانی وەبەرهێنان کۆمەڵێک دام و دەستگای بۆ نمونە میدیایی دەرگاکانیان کراوەتەوە بە ڕووی ژنانە بەڵام بە مەرجی تواناو لێ هاتووییان ئەتوانین بە دوو جۆر باسیکەین هەندێک جار ئەو درگاکردنەوەیە ئەگەر مەبەست لێ بەکارهێنانی ژن بێت وەکو کاڵایەک بۆ ڕاکێشانی کڕیار بۆ زیادکردنی ئاستی فرۆشتنی ئەو شوێنە نەخێرەمە ئازادی نییە ئەمە درگاکردنەوە نییە بۆ ژن ئەمە بەکارهێنانی ژن و ئیستیغلالکردنی ژن بوونیەتی بەڵام ئەگەر تۆ ڕێگەی پێبێ بتوانێ وەکو کەسێک خاوەن کەسێتی خۆی بێ خاوەن بیرکردنەوەی خۆی بێ بە ئازادی بتوانێت خۆی دەربڕێت و بتوانێت ئەو کارە بکا کە خۆی ئێوێ کە لەگەڵ تواناو لێ هاتووەکانیان ئەگونجێ ئەمەیان شتێکی ترە جا لە زۆربەی کللتورە کانی کە پێوترێ کللتورێکی نێرسالاری کێمە تا ئێستا شەرەتوانم بڵم خەڵگری کللتورێکی نێرسالارین زۆر جار ئەو وێنە ئەو سترۆتایپە جەندەری کە لە دەرەوە بۆ ژن دروستکرا ئەگوێزرێتەوە بۆ ناو شوێنی کارەکەی ئێمە ئێستا بەرچاومان ئەکەوێت لە زۆر کاتە زۆر ژن هەیە سکاڵاکە ئەڵێ من لەگەڵ هاوڕێ بڵین لەگەڵ کوڕێکا کە ئەچم تەقدیمی کارێکەکەم هەردووکمە عینە سیڤیمانەیە عینە بڕوانامەمان هەیە عینە تواناو لێ هاتوویمان هەیە کارەکەیان بۆ نایەن بە من ئەمە هۆکارەکەی چیە هۆکارەکەی بەستنەوەی توندوتیژی دروستەکات ئەوە خۆی توندوتیژیە خۆی جیاکاری جەندەری بە کوردی هەندێک جاریش پێوترێ هەڵاواردنی جەندەریەوەتە لەسەر بنەمای جۆرە کۆمەڵاتەکەی بڕیارێ پێشوەختە لەبەرەوەی خاوەن کارەکە ئەوەنە متەئەسیرە بۆ وێنە نەمەتی کە بۆ ژن دروستکرابەوەی کە ئەم ژنە سبینێ شووەکە سبینێ مناڵێ بێ ئیجازەی عمومە وەرەگرێ ئەگەر ئیجازە وەرنەگرێ لە ناو کارەکەش یابێ بەشێکی مێشکێر لای ئیشەکانێتی لە ماڵەوە چکە هێشتا هەستەکە کۆمەڵە ڕۆڵی تری تەقلیدی هەیە کە ئێشتا لە بەرۆکی ژن نەبووتەوە هەر چاوەڕێکە لەبەرەوە وای لێ بۆ گورج و گۆڵی و ئەکتیڤی ئیش ناکە کە پیاگەیکیان مەسەلەن یەک خاڵێکەش بڵێمیان زۆر جالانەیە کارەکە پێویست بۆ کاتا کاتێکی درەم بێنێتەوە سەفەری زۆر تێکە
پێش وەختە ئەوەنە متەئسیرە بە سترۆتایپە جەندەرێک وازانێتتر ژنەکە ناتوانێت باشە دکتۆرە پەیامەکەت گەشت زۆر دەستخۆش تونند و تیژی تر بە جۆرە لە جۆرەکان زۆر زیندووە لە کوردستانە بەڵام یاسا هەیە یاسای هەیە کە یاسای بەرەنگاربوونەوەی دش بە تونند و تیژی ژنانە منەمەوێ بە چڕی و پڕی لە خاڵە جەوهەریەکانی ئەم یاسایە خەیتە ڕوو و تا چەند پشتیوانی ئەکرێت لە بەتایبەتی لە ڕووی میدیاییەوە تا چەند پشتیوانی هەیە بۆ ئەم یاسایە سوپاس دەکەین نەگەرزانانی طبعاً یاساکە یاسای ژمارەشتی ساڵی 2011 کە تایبەتە بەرەنگاربوونەوەی تونند و تیژی خێزانی ئێستا لە هەموارکردنەوەی یاساکان خەریکە هەمواریەکەنەوە یاساکە من ئەو یاسایی کە هەموارەکرێتەوە چکە من خۆم لە لیژنەکە کارم لە بەشدار بووم یاساکەیان ناوناوە بە یاسای بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دش بە ئافرەت و خێزان طبعاً لە ناوەڕۆ کاسیرەکەی ئافرەت و خێزان بەڵێ لە ناوەڕۆ کاسیرەکەی بەدەر بێژەی بچمە سەر ناوەڕۆکەکە با یەک خاڵیکە بڵێم زۆر جار لە هەندێک دیاردە و حاڵەت کە دەرەکەوێت لە کۆمەلگا بوونی یاساکە لە نەبوونی باشترە بەڵام ئەم یاسایە کە دانراوە لە ناو نیشانەکە کە سەیرەکەی تایبەتە بە خێزان لە پێناسەکەی کە سەیرەکەی ئەڵێ هەر کردارێک یان ڕفتارێک یان هەڕەشە لێکردنێکە لەسەر نەمای جۆری کۆمەڵاتی لە چوارچێوەی خێزان ناکرێ سەیرەکەی لە ناوەڕۆکەکەیە هەمووی لە ژنا چڕبۆتەوە چکە تۆ ئەگەر باسی جۆری کۆمەڵاتی بکەی جۆری کۆمەڵاتی ژنی شوپیایی ژەگرێتەوە باشە ئەگەر باسی خێزان بکەی بڵێ لە چوارچێوەی خێزانە ئەبێ و تونند و تیژیانە بگرێتەوە کە لایەن پیاکە بەرامبەر ژنەکەکرێت لایەن ژنەوە بەرامبەر بە مێردەکەکرێت لەلایەن باوانەوە بەرامبەر مناڵەکانەکرێت لایەن مناڵەکانەوە بەرامبەر باوانەکرێت ئێمانە ئەندامانی خێزانەکە بەڵام ئەگەر سەیری ناوەڕۆکەی بکەیت لە کۆی 13 جۆری تونند و تیژی کە دواتر لە هەموارکردنەوەکە کراوە بە 7 جۆر هەمووی تونند و تیژیە دش بە ژن تەنها لە دوو خاڵایە وابزانم باز لە تونند و تیژی دش بە مناڵەکە ئێستا ڕانە یەکێک بڵێ ئەیتر تەواو چیتانەوە ئێوەی ژن ئەوە نیە یاسایەکە ناوی تونند و تیژی خێزانی و هەموو بڕگەکانی تایبەتە بەیەوە بەڵام من وای نابینم باشە لە میدیاوە قسە کراوە لەسەرەوە و کەم و کورتیانەکە لە ڕووی کۆمەڵایەتیەوە قسە هەڵەگرێ ئەو یاسایە لە ڕووی میدیای نمونە خۆتان مەسەلەن هەوڵتان ناوە ئەم کێشە کە لە ڕووی یاساییەوە کەم و کورتیەکی کۆمەڵایەتی تیا و هەندێک شتی لە بەرچاو نەگرتووە کەم ئیشی لەسەر کرا بەڵام هیوادارم ئیشی لەسەر بکرێت چونکە کاتێک کە تۆ باسی خێزانەکەیت و تونند و تیژەکانی ناو خێزان کە بەس جەخت لەسەر تونند و تیژی دش بە ژنانەکەیت ئەمە دووبارە پیشاندانەوەی ژنەوەکو قوربانی کەواتە ئەوەی کە لە ناو خێزانە زەعیفێ و تونند و تیژی بەرامبەرەکرێ بە ژنە بۆیە هەموو جۆرەکانی تایبەتە بەژن ئەو کەسانی کە داناوە بیریان تەنانەت تەوەقعی ئەوەشیان نەکردووە لە ناو خێزانە تونند و تیژی بەرامبەر بە پیا بکرێ بۆیە باسییان لە جۆرەکانی نەکردووە اینجا یاساکە زۆر فراوانە یعنی من ئێستا خۆشحاڵم بۆی کە فرسەتێک لەبەردەستا بۆی هەمواری یاساکە بکرێتەوە کەواتە چانسی ئەومان هەیە زۆر بەورتر بەڵام بەو جۆرەی میدیا چۆن ئیش لەسەرەوە ئێستا باسی ئەوەژەکەم ئێستا مادەم لە سەروبەندی هەموارکردنەوەی یاساکان کەواتە چانسێکمان لەبەردەما پێویستە یەک پەلەیتیانەکرێ دووش کەسانی شارەزا و پسپۆر هەبێت کە ئیشی لەسەر بکرێت تاوەکو بڕگەکانی زۆر بەوردی دابڕێژرێ بە جۆرێک کە ئیتر ببێتە ڕێگایەک بۆ کەمکردنەوەی تونند و تیژیەکانی دژ بەژنان سەبارەت بە میدیا زۆر گرینگە کە میدیا ئیش لەسەر ناساندنی یاساکە بکە چکە ئێشتا لە ناو کۆمەلگای ئێمە زۆر کەس هەیە هەر نازانێت ئەو ڕفتاری بەرامبەری ئەکرێت تونند و تیژیە و ناشزانێت کە یاسایەکێ ئەم ڕفتاری بە تونند و تیژی دەستنیشان کردووە و سزای بۆ داناوە لە بەردەمیە و تەنانەت ناشزانێ لە چۆن سوود لەو یاسایە وەربگرێ لەبەرەوە ئەمە ئەرکی ڕاگەاندنە ئیش لەسەر ناساندنی یاساکە بکە چکە بە تایبەتی لەم سەردەمەی ئێستا سیمینار و وەرکشۆپ و ئەوانە زۆرەکرێ بەس من دایما ئەو قسەیاکەم سیمینار تۆ ئەگەر بیکێ 100 کەسیش لەوێ ئامادە بێ ئەو 100 کەسە بیگوێزنەوە بۆ 100 کەسی کە مەودای گەیاندنی زانیاریەکان زۆر کەمە بەڵام میدیا لە ئێستاە ئەتوانین بڵین باشترین ڕێگایە بۆ گەیاندنی پەیامەکان بە مەودای زۆر فراوان و ژمارەیەکی زۆری خەڵکی باشترین ڕێگایە بۆ گەیاندنی پەیامەکان سەبارەت بەم کەیسە بەڵام توێژەر هەیە ینی زۆر ڕەخنەگران هەن ڕەخنە لە خودی میدیا خۆیەگرن بە تایبەتی میدیای نوێ کە ئامرازێکە بۆ خێراترکردنی دیاردەی تونند و تیژی لەناو کۆمەلگای کوردیە ئەم ڕەخنانەی کاگیرێ لە میدیا ئەمەیان چۆنە بینی
ئەمانە ڕەخنەی دروستە پێمان خۆشە باری تێڕوانی تۆ لەسەرم بەداخۆ ئێڵم کە ڕەنە منیژ یەکێکم لەو کەسانێکەوە ڕەخنەکرم بەڵێ هۆکارەکە شێگەرانمەوە بۆ ئەوەی کە تێبینیەکەی لە هەمووینا بەڵام لە زۆربەی میدیاکان و بە تایبەتی ئەوەی تەکنەلۆژیای نوێ ئەوەی کە جەناب ئاماژە پێگرسێش سۆشیال میدیا خەریکە لە ئامانجی میدیا دوورەکەونەوە. ئامانجی میدیا چییە؟ بڵاوکردنەوەی هوشیاری وروژانێ ڕای گشتی بێژگە لە ئامانجی تەرفی و ئەوانە ئامانجی پەروەردەی. بەڵام ئێستا لەگەڵ ڕێزمە ئەوەنەی کە میدیاکان بە دوای کۆکردنەوەی لایک و کۆمنت و ڤیون ئەوەنە بیر لەوە ناکەنەوە کە ئەو پەیامەی کە ئەیگەێنن ئایا ئەبێتە هۆی زیادبوونی ڕێژەی تونند و تیژەکان یا بێتە هۆی کەمبوونەوەی ڕێژەی تونند و تیژەکان. زۆر جار ئەوەی کە تێبینی ئەەکەین یعنی ئێستا ئەگەر سێری میدیای جیهانی و لەسەر ئاستینە و دەوڵەتی بکەی ئەبینی ڕاستە تەرکیزەکە لەسەر دەرخستنی تاوانەکەیە و دەرخستنی حەجمی تاوانەکە. بەڵام ئەبێت دواتر ئیش لەسەر ئەوە بکرێت ئەو تاوانبارەی کە تاوانەکەی کرد چی بەرامبەر کرا. ئەمە یەکێکە لەو خاڵانەی کەواکە ڕێژەی توندوتیژی لە ناو کۆمەلگای ئێمەیە زیابێ بۆ لەبەرەوەی کاتێک کە تاوانێک ڕوا بۆ نمونە ژنێک ئەکوژرێ یان کەسێکی توندوتیژی ڕۆئەیە زۆر فۆکە سەخرێتە سەر دەرخستنی تاوانەکە و زۆر گەورە ئەکرێت و زۆر بڵاوەکرێتەوە و زۆر قسەی لەسەرەکرێت و زۆر کۆمنتی لەسەر ئەوترێ بەڵام دواتر باسی ناکات تاوانبارەکە چی لێ بەسراوە. ئیشی ڕاگەاندنەوەیە بێ بە دوواداچوونی بۆ بکە بە دوواداچوونەکە پیشانی ڕایگشتی بە پیشانی بە ئەو تاوانباری ئەمەی کرد ئەوە تا گیرە ئەوە تا وای لێکرا ئەوە تا حکومەکەی ئاوا بۆ ئەوە تا ئاواهی بوو بۆی خەڵکی تێبگەن لەوەی کە ئەم ڕەفتارێک کە ئەکرێ ئەمە دەرەنجامەکەێتی چونکە یەکێک لە ڕێگاکانی فێربوونی ڕەفتاری توندوتیژ و ڕەفتاری شانانگێزی بە گوێرەی ئەوەی کە تیۆری فێربوونی کۆمەڵاتی ئاماژەی پێکە بریتیە لە تێبینیکردن و لاساییکردنەوە. تێبینیکردنی ڕەفتارەکە بەڵێ تێبینیکردنی دەرئەنجامی ڕەفتارەکە کەواتە میدیا بۆتە ئامڕازێک کە دیاردەیەکی خراپ نەقڵکات بۆ ئەو کەسەی کە بێ لاسایی کاتەوە و دواییشە بێتە سەرنجام سەرچاوی توندوتیژی. بەڵێ بەس ئەگەر ڕێگەم بێ ڕوونی بکەمەوە تێبینی ڕەفتارەکە ئاکا کەسەکە بەڵام بەس ڕەفتارەکە نا تێبینی دەرئەنجامی ڕەفتارەکە ئاکا. ئەگەر بزانێ ئەم ڕەفتارە ڕاستیان هەڵەیە ئەو قسەیەکی ترە پاداشت کرا لە سەری کەسەکە ئەو کاتت ئامادەی بووی کە لاسایی بکاتەوە. ئەگەر سزادرا لە سەری کەسەکەی کە لە ناو سۆشیال میدیا عەرزەکرێ ئەو کاتە کەسەکە ئامادەیە بووی کە دووبارەی نەکاتەوە. اینجا زۆر جار پاداشتی ڕەفتاری هەڵاکرێ بۆ نمونە تاوانبارێک بەداخەوە ئێڵم بەدەر لەوەی لە چ کەناڵێکەوە وتراوە ئەویان پەیوەندی بە منەوە نیە بەڵام تاوانبارێک بێنیت لەسەر تەلەڤیزیۆن لێ پرسی چۆن تاوانەکە و ئەنجامە چی و کرد دانیشەوەکو بەتەڵێک باسی خۆی بکا کە بۆ نەفیشک کەسەکەی کوشت و وای لێ بەرامبەر کردوای قاچاقچی مقابلاکەن نەفەر چۆن نەبات ئەمە کەسێک گەنجێک هەرزەکارێک کە سەیری ئەوواکە لەبەرەوەی بەداخەوە لە کۆمەلگای ئێمە ئاسی ڕۆشنبیری خەزانەکانەوە نییە ڕێگە لە هەرزەکارەکانیان لە مناڵەکانیان بگرین زۆر سپاس پامەکان هەمووی گەشت ئەگەر بکرێت لەبەرەوەی ماوەی کۆتایی بە ماوەی بەرنمەکە و لە ماوەی 1 دقیقەیە میدیا چی بکە بۆ ئەوەی کەەوە ئەم دیاردەیە کەم کاتەوە پشتیوانی بکات لە کەمکردنیشی وەکو پێم یعنی وەکو باسم کردی دووبارەیەکەمەوە بە کوردی ڕۆڵی گەورەی هەبێت لە زیادکردنی بەرنمەکانی لە زیادکردنی بابەتەکانی کە تایبەتە بە دیاردەی توندوتیژی وەکو ناسانی دیار دەکا و لە هەمان کاتا بڵاوکردنەوەی هۆشیاری سەبارەت بەو یاسایی کە هەموارەکرێتەوە بۆ بڕگەکانی تاوەکو تاوی خەڵکی ئاگاداری بن و لە هەمان کاتی شاکاتێک کە کەیسێک عەرزەکرێ بەقەدەر حەجمی ئەو کەیسێک کە عەرزەکرێ پیشان بیرێکە نەتیجەی کەیسەکە بەرەو خۆشحاڵ بووین دکتۆرە ژیا عەباس مامۆستای زانکۆ کە لەگەڵمانە بووی. خۆشەویستان لێرەدا کۆتایی بە بەرنمەکەمان هێنین و بەخوادان نەسپێرین و خواتان لەگەڵ.